لە سێمین ساڵوەگەری هەر سێژنە چاڵەکوانی کورد ساکینە جانسز و فیدان دوغان و لەیلا شایلەمەس کە لە فەڕەنسا بەڕووداوێک گیانیان لەدەستدا بوو لەم بارەیەوە ڕۆژی چوارشەممە لە شاری هەولێر ژمارەیەک چاڵەکوانی مەدەنی و لایەنی سیاسی و ڕوشنبیران و هاوڵاتیان بەڕێپێوانێک گەیشتنە بەردەم کۆنسوڵخانەی فەڕەنسا لە هەولێر و تێیدا داوای سزادانی بەکارانی ڕاستەقینەی ئەم کریارەیان کرد. ئەو سێ هەڤاڵی لە پاریس لە فەڕەنسادا شەهید کران ئێمە هاتین بۆ ئیدانەکردنی بۆ ئەوی بتوانین سێ خاڵ بدەینە کۆنسڵی فەڕەنسا تاکو ئێستاکە بکەرانی ئەم کارە قێزەونە دەستگیر نەکراون. ئێمە زۆر چاک دەزانین کە میلەتی کورد بە درێژایی مێژوو لەلایەن هەر چوار دژمنە سەرەکیەکەمان تورک و فارس و عەرەبەوە ئێمە وەکو دژمنێکی سەرەکی دادەنین درڕندانە هجوم ینی بانوە ئاشکال هێرش دەکەنە سەر ئەو بیر و بۆ چونە ئازادەی کە میلەتی ئێمە دەوێت خۆی لە شوێن جەوێکی ئازاددا بینێتەوە. دوای ئەوەی کە سێ چاڵەکوان بە نوێنەرەتی ئامادەبووان چوونە نێو بارەگای کۆنسوڵخانەی فەڕەنسا بۆ ئەوەی پەیامەکانیان بگەێنن بەڵام لە پرزگە گەڕێندرانەوە و پێیان ڕاگەیەنرا کە کۆنسوڵ و کاربەدەستانی کۆنسوڵخانەکە لەوێ نین. ئێمە نامەیەکمان پێبوو لە سێ خاڵ پێکات بوو کە خوێنمانەوەش بۆ ڕاگەاندەکان نامەکەمان هیچ شتێکی وای تێدا نەبوو کە ئێمە نەتریاکمان پێبوو هیچ شتێکی مەمنوعاتمان پێبوو لە قوسوخاڵەی فەڕەنسا لە ناو هەرێمی کوردستان قبوڵیان نەکرد بچین بیان بین و بەیاننامەیەکیان بدەینێ کە دژی مرۆڤایەتی ڕوویداوە پێش 3 ساڵ لەمەوبەر. ئیدی ئێمە هیچ قەومتمانەیەکمان بەو قوسوخانەیە ماواتە ئەو قوسوخانەیە وای خۆی سەلمان کە شتێکە لە ئارادا هەیە نایەنێ بۆ ئێمە باسکەن و بۆ ڕاگەاندەکان و جوابێکی ئەو تویان نەداینەوە. ساڵانە ئێمە جارێ دێینە ئێرانە لەبەر بارودۆخی دوای ئەم 3 ساڵە ئەبینین کوردستان و بارودۆخێکی زۆر تەنانەت فەڕەنساش بارودۆخێکی زۆر ناهەمواری ئەمنیە دەڕوات بۆیە نامەنە فشارەکان زیاترتون بێتەوە کاریگەری ئەمنی دابنێت بۆ ئێمە ساڵانە یەک جارێ دێین بەڵام ئەبێت ئەو هاتنەش ڕەمزێکی گەورەیە بۆ ئەوان کە سێ چالاکوانی سیاسی کورد لەوێ تیرۆر کراوە لە هەموو سەرتاسەری جیانەوە خەڵک دەچێتە بەردەم قونسڵەکان و بەردەم وزارەتی ناوخۆی لە ناوخۆی فەڕەنسایە و ئیدانەیە و کارە دەکرێت. لە کوتاییدا ئامادەبووان داوای ئەویان لەلایەنە سیاسیەکان کرد کە پێویستە هەنگاو بەرەو یەکێتی نەتەوەی بەهاوێژن تا چیدی تاکی کورد نەکرێتە ئارمانج. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.